ئێمە ئەوڕۆ لە شاری سۆران راپۆرتی حەوتەمی پرۆژەی بەهێزكردنی لێپرسینەوە و دەسەڵاتی یاسایان بڵاوكردەوە کە ڕێکخراوی ستۆپ هاوكاری ڕێکخراوی ئەمریكی بڵاوی دەکاتەوە. ئێمە لەو راپۆرتە چەندین دیكیۆمێنتی گەندەڵیمان تێدا بڵاو کردێتەوە کە لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان ئەنجام درراوە. ئەوەی کە ئێمە هەستی پێ دەکەین بەداخۆ تاوەکو ئێستا گەندەڵی لە بواری نەوت لە تۆپی گەندەڵیەکانەوە خاڵی شتکە زۆر گرنگە لە بواری زەویزار بەداخۆ سەرڕایەوە کە لیژنە لە حکوومەت و سەرۆکاتی هەرێم دروست کرا بۆی ئەو بابەتە کەم بکرێتەوە، بەڵام تاوەکو ئێستا ساڵ بە ساڵ پێشێلکاریەکان زیاتر دەبێت و بەشە شتری راپۆرتەکە تەرکیزکردنەوە لەسەر کێشەکانی سیستەمی بایۆمەتریک کە بۆ نێشتین دووموچەی و موچەی بندیوار دانراوە کە ئێمە کەم و کوڕیەکانی سیستەمان خستۆتە ڕووبۆی کە حکوومەت هەرێمی کوردستان چارەسەری بکات. خۆی لە هەرێمی کوردستان گەندەڵی لە ئاستێکی زۆر مەترسیدار هەیە بە پێی راپۆرتە نێودەوڵەتیەکان بە تایبەتی شەفافیەتی نێودەوڵەتی ئەوجە دواییش بە پێی وەسفی بەرپرسانی هەرە باڵامان بە داعشی ناوە خۆیان وەسف کردێ کاتی خۆی بە مافیا وەسف کرا زۆر وەسفی تری درایکێ پێم وایە ئەو وەسفانە ڕاستەقینەنە. وەسفی تریشێ لە قەراری نەتەوە یەکگرتووەکان بە خائین و درۆزن و سەختەتیان ناو دەبن. ئەوە ئێمە نین، ئەوە لە راپۆرتە نێودەوڵەتیەکان بۆ شێتی کاتە لە کوردستان ئەو پرسی گەندەڵی ڕێگری هەرە گەورەی چاکسازی پێکەوە ژیان هەتا پرسی بە دەوڵەت بوونی کوردستانیش واگەر هەر ئەگەرێک هاتە پێش لە هەرێمی کوردستان خوا نەخواستە کوردستان تووشی شکستێک بوو ئەگەر چەند جارە موامەرەتی دۆلی بێ ئەو جارە پرسی گەندەڵی